دەزانی ئەو حەدیسەیە دافعم دەکات دەرێ یەکێک هەر یەکێک هەنگاو بابێتن لە بۆ ئەوەی حاجەیەکەشکە جێبەجێ بکە هەنگاوی با هەنگاوەک خوای گەورە سێ بەردە بەستی لە پێش دروست دەکا لە بۆ جەهەنەمێک کە هەر بربەستێک بینی ئەرز و ئاسمانیە چێ گوتیتی پێغەمبەر گوتیتی حەدیسی پێغەمبەریە دەرەیەکە هەستیتن ئیشی حاجەیەکێکی جێبەجێ بکاتن گەورەتر لەوەی یەک مانگ اعتیکاف بکات لە مەدینە چێ گوتیتی پێغەمبەر گوتیتی چێ گوتیتی المؤمن كالغيث أينما وقع نفع إنسان ما در وەکو هەوری پڕ ئاو لە هەر چەند دەربی بەرەکەتە خير الناس أنفعهم للناس خوای گەورە لە قورئانی گوتیتی ئەوەی یەک نەفسی نەجات بداتن وەکو هەموو خەڵکی نەجات دابیتن یەک نەفس لەو نەفسەیە نەیگوتی ئەوە مسلمانە ئەوە کافرە ئەوە مەسیحیە ئەوە یەکێتیە ئەوە پارتیە ئەوە هەر حیزبەکە نەیگوتێ دەرێ نەفس نەیگوتێ ژنە پیاوە کوڕە کچە دەرێ نەفس باش ئەمە چەند نەفسمان دڵخۆش کردیە لە میهرەبانی لۆیەکە ئەمە دروشمەکمان دروست کردیە میهرەبانی هی هەمووانە لۆ هەمووانە دەبی تێبگەن میهرەبانی هەمووانە لۆ هەمووانە ئەوەی هەتا ئێستاکەش نەهاتیە پارەی خێری بینیتن کە لە 7500 3420 پشی بوویتە خێری کە هێشتان ئەمە دەمانەوێتن طموحمانە تا ئێرە نەبیتە 75 خێری ئەم لە شاری کە خەستەخانیت کە ناکەمەوە کەنجینە ئێرە 75 بووە خێری ئەوجە لە شارچکە لە کەرکوچێ لە هەڵەبجەی لە سلێمان لە دۆچە میهرەبانیشکە دەکرێتەوە لە دیانە لە سەدسادقی لە کەلاری لە کفری میهرەبانی دڵسۆزی و لێزانی